ئیمامی ئیبن جەوزی ڕەحمەتی خوای لێبێ عالمێکی زۆر گەورەیە بۆ ئەو کەسانەی کە لە خۆیان بایی بوون و معجیبن بە خۆیان. لەسەر دەستی ئەم پیاوە بەڕێزە ئیمامی ئیبن جەوزی 20,000 گاور و جوولەکە موسڵمان بوون بەهۆی وتارەکانی زۆر کاریگەر بوو. 20,000 گاور و جوولەکە بەهۆی ئەوە موسڵمان بوون. دەڵێن 100,000 کەسی لار و لێر و خراپ مسلمانی خەڵکی خراپ بەهۆی ئەوە تۆبەیان کرد. 100,000 چەند هزار کتابی هەیە لەگەڵەوەشە 2,000 کتابی داناوە لە پێناو خوادا باسی ئیسلام. 2,000 کتاب لەگەڵەوەشە بە قوتابیەکانی خۆی دەفەرموو بە گریانەوە دەیفەرموو قوتابیەکانم هاوڕێکانم خوا ئەگەر چوونە بەهەشتەوە منتان لە بەهەشتا نەبینی بڵێن خوای پەروەردگار ئیبن جەوزی عەبدەکەی تۆ لە دنیادا باسی تۆ بۆمان دەکرد بۆیە ڕەحمی پێ بکە. عەبدەکەی تۆ باسی تۆی بۆمان دەکرد خوایەکە. ئینسانی موسڵمان ئاوایە وا فڵان کەس بەهۆی منۆ گەڕایەوە چەند کەس بەهۆی منۆ گەڕاوەتەوە. ئەی بەدبەختی دۆڕاو ئەوە حاڵی خواناسان بوو ئەوش حاڵی لە خۆباییەکی وەک تۆیە. ئەگەر منتان نەبینی لە بەهەشتا بڵێن خوایە گەر ئیبن جەوزی باسی تۆی بۆمان دەکرد بۆیە ڕەحمی پێ بکە. عالمێکی زۆر گەورە بوو هەزاری وەک ئێمە ڕبعێکی عیلمی پێ نییە. ئینسان لە خۆی بایی نەبێت چونکە ئینسان لە خۆی بایی بوو پەنا بە خوای پەروەردگار ئەو کاتە خوای گەورە ڕەحمی پێ ناکات.